وەک مام جەلال لە ساڵی 92 داوتی کلیلی چارەسەری کێشەی کەرکووکە و فەقەت کەرکووکە و هەر کەرکووکیشە بێت. لە میانی بەشداریکردنی لە مەراسیمێکی ساڵیادی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە کەرکووک جێگری سەرۆکی حکوومەت زەختی لەسەر ڕۆڵی هێزی پێشمەگە کردەوە و ڕایگەیان هەمووان لە سای پێشمەگەدا لە کەرکووک کۆبووینەتەوە. مای خۆشحاڵی و سەربەرزیە کە پاش ئەو هەموو پلانە نەگریسانە بۆ سڕینەوە و گۆڕینی شوناسی کەرکووک دانراون. ئێستا دەتوانین لەم شارەدا لە سایەی پارێزگاری و پاسەوانی پێشمەرگە قارەمانەکان ئاوها بە ئازادی و بە سەربەرزی کۆ ببینەوە. وەک مام جەلال لە ساڵی 92 داوتی کلیلی چارەسەری کێشەی کەرکووکە و فەقەت کەرکووکە و هەر کەرکووکیشە بێت. ئێمەش لەسەر هەمان ڕێبازی ئەو هیچ کات ناتوانین بیر لە ئایندەی خۆمان و میلەتەکەمان بکەینەوە بەبێ کەرکووک. بۆیە پێویستە هەرچیمان لەدەستێت بۆ ئاوەدانی و خۆشگوزەرانی ئەم شارە سڵی نەکەینەوە، چ لە باشترکردنی ڕەوشی ژیانی خەڵکە ئازا و تێکۆشەرەکەی، چ لە ئاوەدانکردنەوەی زیاتری شارەکە و چ لە پەرەپێدانی ڕەوشی پێکەوە ژیان لەم پانتایە کوردستانیە فرە پێکاتە و فرە جۆرە. قوبە تاڵەبانی هەڵوەستە لەسەر پشتیوانی ئەمریکا بۆ گەلی کوورد دەکات و ڕایدەگەیەنێت ئەمریکەکان بۆ پڕی پێزانینەوە دەڕوانە ڕۆڵی پێشمەرگە بە خۆڕاگری و ئارامگرتنی خەڵکی کوردستان کە نزیکەی 2 ساڵە لە خۆڕاگری بەرامبەر بارگرانیەکانی شەڕی داعش بەردەوامن. مژدەی ئەوەشتان دەدەینێ کە بە هیمەتی هێز و بازووی ڕۆڵەکانمان و بە یارمەتی دۆستە هاوپەیمانەکانمان ئێمە لەسەر ڕێگای ڕزگاری کوردستانین لە مەترسیەکانی داعش. ملەتی ئێمە ئێستا هاوسۆزی و پاڵپشتی زۆری هەیە بۆ تێپەڕاندنی مەترسی و قەیرانەکان. ئێمە کە هەفتەی پێشوو لە ئەمریکا بووین بەڕوونی هەستمان بەوە کرد هەموو بەرپرسانی ئەم وڵاتە بەڕێز و پێزانینەوە دەڕواننە هێزی پێشمەرگە. هەروەها بەرپرسانی ئەو وڵاتە بەڵێنیاندا کە هاوکاریەکانیان بۆ هێزی پێشمەرگە بەردەوام دەبن. جێگری سەرۆکی حکوومەت هێرێم ئاماژەش دەکات بە بەردەوامی هەوڵەکان بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی و بە گەشتبینی شەو دەڕوانێتە ئاسۆی هەوڵەکان بۆ دەربازبوون لەو قەیرانە. ئێمە هیچ کات نەوەستاوین و ناوەستین لە پێداچوونەوەی ورد و زانستی بە شێوازی حکومڕانی هەرێم بۆ زاڵبوون بەسەر ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی دروستکردنی تەنگەشەی دارایی و خۆشبەختانە هەنگاوی باشمان ناوە لەم ڕووە و ئاسۆمان زۆر بە باشی لێ دیارە و هیچ دوودڵی و ترسیمان نییە و بگرە گەشتبینیشین. سەبارەت بە دۆخی قەیرانەوەی عێراقیش قوبە تاڵەبانی ڕای دەگەیەنێت لەو جەم سەرگیریانی لە عێراق دروست بووە کورد خۆی ناکاتە تەرەف و هەڵدەدات کە ئەوسەنگی لەگەڵ هەموو لایەک بپارێزێت. لە هەموو ئەو سەنگەرگرتن و جەم سەرگیریانەشی کە ئێستا لە عێراق و لە ناوچەکەدا دروست بووە ئێمە تەرەف نابین و هەوڵ دەدەین ئەرکی ناوبژیوان و نێوانگیری بەجێبەهێنین و هاوسەنگی بپارێزین، چونکە کەلتور و جۆگرافی و مێژووی ئێمە ئەوەمان لێ دەخوازێت کە یەک دەستی دۆستایەتی بۆ هەموو پێکاتە و هێزە سیاسیەکان درێژ بکەینەوە بەبێ جیاوازی. ئێمە بەر لەوەی کە پێکهاتەیەکی سیاسی بین و خاوەن لیستێکی پەرلەمان بین لە بەغدا گەل و نەتەوەیەکی خاوەن قوربانی و مێژووین، بۆیە ناتوانین دوای بەرژەوەندیە کاتیە سیاسیەکانە بکەوین. دۆستایەتی هەموو هێزە سیاسی و پێکهاتە نەتەوەیی و مەزهەبی و کەلتوریەکان بۆ ئێمە ستراتیژ و بنەمای کارمانە. هیچ کاتێکیش ئامادە نین لەبەر هیچ بەرژەوەندیەک دەستبەرداری بین و دوای سیاسەتێکی ئەم و ئەو شکاندن بکەوین. جێگری سەرۆکی حکوومەت هێرەم لە دوابەشی وتەکەیدا جەختی لەسەر پرۆسی چاکسازی لە عێراق کردەوە و ڕایگەیان وە کورد پشتیوانی لە پرۆسی چاکسازی ڕاستەقینە لە عێراق دەکەن.